لحديثك صحيح جامع صغيرة هاتو خوشويستي خوا فرمي صلى الله عليه وسلم: من أماط أذى عن طريق المسلمين كتبت له حسنة ومن تقبلت له حسنة دخل الجنة. حديث زر خوشويستي خوا فرمي صلى الله عليه وسلم: هر كسيك للرقاوبانيكا شتيك لا برك عزيتي خلق دا برقايكا أروي سجادة بردي كوتوا بۆ سارە زەرەری هەیە، سارەکە بوەستێن ئەگەر توانات هەبوو شتەکە لابەرە لە ڕێگاوبانێکە. هەر کەسێک لە ڕێگاوبانێکە شتێک لابەرێکە عەزێتی خەڵک بدا، خوای گەورە چاکەیەکی بۆ دەنووسێ. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: هەر کەسێکیش خوای گەورە یەک چاکەی لێ قبوڵکە دەچێتە بەهەشتەوە. بەڵام تۆ مەڵێ منم چاکەشم لێ قبوڵ وە دەچمە بەهەشتەوە، بڕیارەکە لای تۆ نییە مام حاجییان و مام فڵان کەس و کاک فڵان کەس. خوا بڕیار ئەدا تۆ بەهەشتیت یا بە جەهەنەمیت پەنا بخوا. خوای گەورە بڕیار ئەدا قسەکانت قبوڵ کراوە، کردەوەکانت قبوڵ کراوە یا قبوڵ نەکراوە، بڕیار لای هیچ کەسێک نییە لەم سەرزەویەدا. تۆ دڵنیا بلەوە. بەڵام ئەوەی چاکەی هەبێ، یەک چاکەی هەبێ خوا لێ قبوڵ کات دەڕواتە بەهەشتەوە. بۆی دڵخۆش بە. تاسێک بۆ خەڵکی دروست مەکە خەڵکی ناڕەحەتکەی. ئەبێ ئێش و ئازار لە ڕێگای موسڵمان لابەری، نەک ئێش و ئازار بۆ موسڵمان دروستکەی. نەک تاسێ بکەی خەڵکی دوعای شەڕت لێ بکە. هەندێک کەس ئێڵی دوژمندارە، ئەڵێ 10-15 پیاوی کوشتووە، تاسێکی کە دروست کردووە لە بەردەم ماڵ خۆیە، تەنها لەبەرەوە تەپوتۆزێنێتە سەریە. لە خوا بترسە، لە خوا عەزێتی خەڵک مەدە، عەزێتی ساری خەڵک مەدە، گوناهبار دەبی سوێن بەخوا. ئیماندار ناڕەحەتی لەسەر ڕێگای خەڵک لەئەدا، ئینسانی ئیمان زەعیفیش ناڕەحەتی لەسەر ڕێگای خەڵک دانێت. جا کامیانت پێخۆشە؟ پێت خۆشە چاکەیەکتە بڕێتە بەهەشتەوە، یا پێت خۆشە خەڵکی دوعات لێ بکە و قسەی ناخۆشت پێ بڵێ؟